وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. یەکێک لە یارانە ڕاپەڕین لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و بەناوە کاک ئاراسین ساڵح مەتنێکی نووساگە و گویا لەو مەتنە کەسێک پرسیارێکی لێ کردگە. پرسیارەکە ئەوەسە کە ئاڵتێرناتیڤ چییە؟ کاک ئاراسین ساڵح لە مەتنێکە کە نووساگێسی ئاماژەی بە زەرورەتە ڕاپەڕین قیام لە بەرامبەرە دەسەڵاتە حکوومەتە حەلیم کردگە و کەسێک چووگە پرسیاری کردگە کە ئاڵتێرناتیڤ چییە. ئیشان کورتە جوابێکی داگەسۆ و یارانە ڕاپەڕینیش لە ئێمە پرسیاریان کردگە کە ئەکرێت سەبارەت بەم مەوزوعە ئێمە دیبێتێکمان بوێت. ئێمە ئێشێ بزانین مەسئلەی ڕاپەڕین لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقۆ، یعنێ ئەو شتەی کە ئەمانە پێی ئێژن حەلیمە کوردستان، بۆ زەرورەتەکەی تەرح نەکریاگە و ئەگەر تەرحەکرێ لە بەرامبەر پرسیارێکی گەورە بناوە ئاڵتێرناتیڤ چییە ئەڕواتە محاقۆ، یعنێ سەڕ ئەکرێ، یعنێ ئەچێتە ناو تاریکیک و ئەشارێت و وەلذا زەرورەت ڕاپەڕین هەڵ ئەگیرێ بە عنوانە فەوریەتێک، یعنی قیام مەردم، قیام خەڵکە ئەم کوردەوارە بەرامبەر بە ساختارێک و سیستەمێک کە دانریاگە. تەبیعەتەن مەردم ئەمە لە ڕەوەندێکی تاریخیا تێرێت. بۆیە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ وەختێک دیبەیتەکانی ئەمڕۆ سەر ئەدات لە 800-900 ساعەت بەوردی ئەم مەسائلەی مەترح کردگە تا ئینسانە کوردیەکە لە خەلە و بۆشاییە تەفەکورا زندگیەکە تەواوی ئەم وردەکاریانەی بوو بکاتۆ. ئەم ترسە لە وجودە مەردمە ترسێکی عادی، ئەمە هەمان ترسە کە لە درێژایی تاریخ توانی گێسی بنیان نظام سوڵتەیە ئەمڕۆژی و ئەنچێ و ئەوەی کە ئێمە پێی ئێژین تەمەدون حەزارەتە بەشەری دانیاکە. من گوزەرا ئەگەرگەرەکەم بێت ئەم ترسە و ئەم دەغدەغەی مەردمە جواو بدەمەوە تماشاکەن ئینسانەکان وەختێک فێر بوون کە ژیانێکی یەکجێیی بکەن و ببن بە ساحێبە ماڵ و سروەت و ببن بە ساحێوی کەشاوەرزی و زەمین و حەیوانات، ئەو جار وەختی نەیان توانی لە بڕێک لە ئوموراتە دەخاڵەت مستەقیم بکەن و تەئسیریان لەسەر ئەم چارە بوێت، بەرەبەرە بۆ خۆیان قودرەتێکی مافۆقیان تعریف کردو کە بتوانێت بەڕاز و نیازکردن بە دەرگای و دانە خەیرات و قوربانیکردن نیازەکان ئەوان تەئمین بکە. مەسەڵەن هاتن خوای جۆرا و جۆریان دروست کرد، لە تووتم و دەرچوون و گەینە دروستکردنە ئیلاهەی جۆرا و جۆر، ئیلاهەیە کە بتوانێت باران بێرێت، ئیلاهەیە کە بتوانێت لە شەڕاتۆ بپارێزێت. ئەمە تەمەدونە بەشەری خەریکە ئەمە دروست ئەکا بۆ چون لە بەرامبەری تەهدیداتە بەڵایای تەبیعی، قات و قڕی، وشکساڵی، نەخۆشی، لافاو، بوومەلەرزە، تۆ بتوانی وەسڵ بی بە مەقامێک کە تۆ بە ڕاز و نیازکردن تەکیا، بە بەخشین بە قوربانیکردنە بۆی ئەو ئامادە بێت بە تۆ بەرەکەت بدات، بە تۆ ڕزق بدات، بە تۆ سەڵامەتی بدات. ئەم نەقشە لێم دوان لە درێژایی ئەم تاریخە کە دووچارە تەحەوڵاتە مختلف ئەوێ و ڕەوایەتهای جۆرا و جۆر تێرێت، لەم ئەخیرەوە ئەدرێ بە عیلم. ئەوەی کە ئیمڕۆ فرە دانشکاکە وەسە ئینسانێکی قەیمی جاران ئەچوە تەکیەی شێخێک و ئەچوە ئیمامزایەک و داوای ئەکرد قاچی خاس بوێت و داوای ئەکرد ژنەکەی دووگیان بوێت، داوای ئەکرد مەڕووماڵاتەکەی فرە بکا و زیاو بکە و ئەو ئەچوو خەیراتێکی ئەکرد ئەیدا بە شێخ. ئەم نزوراتە کە ئەم شەیخانە خواردیان وەخت خۆی دەلیلەکەی ئەوە بوو.
دەلیلەکەی ئەوە بوو کە کاورا ئەبوو بە پەیرەوە تەریقەتێەوە پێی وابوو لە تەریق ئەم تەریقەتەوە ئەمەش ژیانی مەسووم کردگە، ژیانی لە بەڵاو لە خەتەر و ئەمانە پارێزریاگە و دەرنەتیجە ئەچوو پوڵ و نزوراتێکی ئەدا بەم مرشدە کە ئەم مرشدە واسطە بێت و بتوانێت ئیعمالە قودرەت بکات کە وەزع زەندگیە ئەم بەرەو خراوە بەرەو ئاشوب بەرەو لە یەکترازان نەچێت. خب ئەم ترسە تاریخیە لە وجودە ئینسانە موجودە و بەتەبع ئەو لە وجودە ئینسانە کوردیشە موجودە و تۆ ئەوێنی بە درێژایی ئەم تاریخە ساختارهای جۆرا و جۆر تعریف کریاگنەوە کە توانی ژیانە ئەم ترسانە مرتفعکەن. پس ئەوانەی کە ئیمڕۆ ئەچنە پشتە علم و نوعێک دینی تازەیان لە علمدا تاشتیگەر لەم بحرانی کۆرۆنا، مەسەڵەن دوێ کە بریتانیا ئەعلامی کرد خەڵک بێتە ناوە خیابان چەپڵە لێ بدا بۆ NHS بۆ تماشاکەن تۆ مردمێکت هەست ئەم مردمە مەوردە تەهدیدە ڤیرۆسێکە بە ناوە کۆرۆنا. ئەم ڤیرۆسە کۆرۆنا دەرمانی نییە، خاسیش ناوی تۆ. ئەم مردمیشە گشتی سایەی مەرگوا لە ڕاسەریە، گشتیشی ئیمکانی هەز بیگرێ و ئیمکانی هەز یەکێک لەوانەی کە ئەمرێ ئەو بێت. بۆ ئەم مردمە ئەکەونە چەپڵە لێدان، بۆ ئەکەونە چەپڵە لێدان. مەسەڵەن تۆ تماشاکەی هەر لەم کوردەواری ئێمە حیزب دموکرات هەڵئەسێ بە تەعسیکردنە لە دەوڵەتە ئێرانی، هاوکاریکردن لەگەڵ دەوڵەتە ئێرانیە، ناوی پزیشک و پەرستار ئەنێ پێشمەرگەی سپی پۆش. ئەمە نوعی دینداریە، ئەمە عین دینە، ئەمە ئیلاهە خودایە پاراستنە سەڵامەتیە بە ناوچی بە ناوە دام و دەستگاهە پزیشکی بیمارستان. ئەوانەی کە تێن حملە ئەکەن بە ڕەوایات دینی خۆیان ڕەوایەتی تری دینیکیان هاوردگە. ئەوانەی حملە ئەکەن بە شیوخ و مەشایخ و قبور متەبەڕەکە و ئیمامان و ئەمانە لە کناریا ئیمامی بیمارستان شخصە متەبەڕەکە پزیشک، شخصە متەبەڕەکە پەرستاریان دروست کردگە. بۆ لەم بەڵای کۆرۆنا کێ خەڵک ئەپارێزێت؟ ئەمەلەنیش گشتمان ئەزانین نە بیمارستان نە پەرستدار ناتوانێ هیچ کارێک بکە لە بەرامبەر کۆرۆنا. دەربێحترین حاڵەت ئەمە تەکنۆلۆژیە کە سی مەسنوعی دروست کردگە، سی دەستکردی دروست کردگە، تۆ ئەتوانی هەناسە هەڵکێشی ئەگەر سیەکەی خۆت دەکار بکەوێ، ئەویش نەبوو هەتا هەتایی بۆ ماوەیە کە تۆ یا بتوانین زاڵ بووی بەسەر ئەم نەخۆشینە، یعنی خوت لەش خوت سیستەمە ئەمنیەتیە بەدەنت بتوانێ بەسەری و زاڵ بوێت یانە تۆ بمریت. دەرنەتیجە ئەوەی کە تۆ ئیمڕۆ ئەیوێنیت ئەمانەی کە تحتە ناو ئینسانهای پێشکەوتوو خەریکن ڕەوایاتە قەدیمی ئەدەنە دواوە ئەمانە دینداران عەسر جەدیدن بە شدەت متعەسب، بە شدەت دووگم دواکەوتک و بە شدەت بێدەسەڵاتن، تەواوە چارە نووس خۆیان لە ڕوبەڕووبوونەوە تەکە هەر کیۆسێکە، هەر شێوانێکە داگەسە دەسە عیدەیەک کە پێیان ئێژن پسپۆڕان خروجیە دانشگاکان، وەکو مەشایخ، وەکو شەخصە پەڕۆینە، وەکو ئیمامەکان، وەکو قبورە متەبەڕەکە، وەکو خاسانە خوا، ئەمانەی کە ئەدەبیات قەدیمن، نەفرە قەدیم هەنووزیش مەوجودن بڕێکیان. پس هەر کام لەمانە کارکردی هەست. کاورا وەختێ لە علومە پزیشکیان ئیتر فرە دینە جەدیدی گرتگە، شەکەت ئەوێ جواو ناگرێ ڕوو ئەکاتە کوێ؟ ڕوو ئەکاتە قبورە متەبەڕەکە، ئەڕوا بۆ غەوسە گەیلانی، ئەڕوا بۆ ئیمام ڕەزا، ئەڕوا بۆ قەبرە عەلی بن ئەبی تاڵەب، تەوەجۆکەی ئەڕوا لەوێ دەخیل ئەوەسێتەوە، ئەڕوا بۆ شازادە مەمەد، ئەڕوا بۆ سڵێمان بەژی بانە، پەڕۆی زەرد و سووری لێدا نیەت ئەکاو دەخیلی پێوەسیەوە، ئەچێ بۆ کوێ؟ ئەچێ بۆ سوڵتان سەحاق، ئەچێ بۆ بابا یادگار، ئەچێ بۆ ئەوێ ئەگەر پزیشکی چاری نەکرد. ئەگەر ئەمیشە کارێکی نەکرد ئەڕوا بۆ کوێ؟ ئەڕوا بۆ عەتاری، جای داروی ئەخوات و دانیشە مەقالات ئەنووسێت و ئەخوێنێت و ئەمەیش جوابی نەداوە، ئەچێ بۆ کوێ؟ ئەچێ بۆ ڕای نوشتە نوویس، دوعا نوویس، ئەچێ بۆ لای ڕەماڵ، ئەچێ بۆ لای کێ؟ ئەچێ بۆ لای ئەوەی کە دوعای بۆ بکە، تلسمی بۆ بکە.
لذا تو ئەمێنی ئینسانێک ناتوانێت تەغییراتی لە چارەیەک بە وجود بێنێ و ئەحساسەکە بێدەسەڵاتە کۆڵ نادا ڕوو ئەکات لە مەراجع مختلف. ئمڕۆ لەم کوردەوارە ئێمە لەم خاوەرمیانە لەم دنیای غەربە لەم جەهانە ئمڕۆ کە زندگیەکەین دەرکەنارە بیمارستان هەنووز کە هەنووزە قبور متبركة موجودة، قديسين مختلف موجودا، بارقاي كليسا وكنيسة موجودة، مزقوت موجودة، آو مقدس موجودة، أشخاص مقدس موجودا، ورد مقدس موجودة. تو لكنار أماكتو امرو أوينيت ناقهان يوغا مديتيشن تمام أمانتيد تمام أمانة إلها هاي جديدا لقديم هاتكن روالة أقورن بوشي بخاطري أويك إنسان وقت إحساسي بيد صلاتي أكا رويان تيبكا كبتواني لبار الرواني وخوي بتوكاتو بس أم ترسا كبر أقريب الرابرين مردم لكردوار داجيش كراو لناو إيراقا وجناح حاكم بعنوان تنيا كارتب برنده بكاري أوان كالترناتيف چيا دليلي أمسا كس نهات كبوردي ساختار دا صلاة واسبكا تاخلقي بزاني الترناتيف چيا تابزاني أمانة چين وزرورة نابودية أمانة والا پشت چيا چي تعقيبكا تماشاكن بامن ايوه او دتباو بداستاني شتر وقتك لسياسة صال الرابردو ايديولوجيا جديدة كان هاتن من سي زهورو يعني بعنوان كلان رواية كلان كردية كلان بزاراوي لكشي كالهرية خوارو اويتو كلن يعني قورة كلان يعني فرا قورة لقورة قورتر كردية كلان رواية كلان تشيروك كتيرن لبرامبر كلان رواية كان ترى كقبلن تواني جانا مجموعي شي قوري بشري جغرافيا شي قورة لم دنيا بقريت امان سوار بوابون كامبون دو بالا ليبراليزم وسرمایه داری و بالا سوسياليزم وكومونيزم بو كلناو الدل أمانة نظام هايك منشق بون وهات ندرو تو تلفيق أمدوة للنزم نجات برستي والنازيسم أوينيت سير رواية دايان ليكتري لا آغاز قرن بيستمو دسي بيكرد مشتو مرة ناو الدنيا جديدة كأمانة تحت ناو مدرنية دروسيان كردبو سي كلام رواية دايان ليكتري لبرها هاي جورا وجور وتا اختتامه روايته اتحاد جماهير الشوروي تا دهي النود ميلادي إدامي بيداكر أعلويسك بايان تاريخ تواوبون تاريخ النسريد وإيجن دنيا يك روايتي ما نوا روايته ليبراليزم نيو ليبراليزم أما يعني چي يعني أم دنيا يك چيروكي هس بحثيكا أم دنيا فقط يك چيروكي هس كتواوي إنسانا كان باوري بيكن وتواوي إنسانا كان لجير أم چيروكا نيو ليبراليزم زندگي أكن نيوليبراليزم فلسفية أخلاقي هاز نيوليبراليزم مانيفست أخلاقي هاز تحت ناو حقوق بشر تحت ناو چي تحت ناو ماف مروف جا هر أوانيك يك زماني تحت ناو انتقاد بر أديان كلان روايتك كاتحاد يكتي يكريزي لآحاد مردمه جوامع مختلف دروس أكا وقتي رخنان ليقرد بناو تاريخ خوين بحثية كان تاريخ خوين كام تاريخ أديانة كام أديانة أو أدياناني كبزور بقدرة ببازوية حكومتي دوغاني مؤمن وملحد دروس كرد مسلمان وكافر دروس كرد أما بورنا والرواية مسيحيتيش بورنا والرواية مسيحيات لذا تو آلقرا تماشاكي مقولة بناوة تولرانس بلوراليزم يعني رواداري تحمل يكتري كردن تنوع
ئائینی ڕەوایەتی چیرۆکی تەحمل نەکریا. بچن تەماشای تاریخ ئیسلام بکەن. لە ئیبتدای ساڵەکانە دەعوەتە ئیسلام و لەلایەنە پێغەمبەرە ئیسلام ناگەهان تەعداد کەفرە ئەگاتە حدودە ئەنگوسەکانە دەست و زیاتر، ئەو جار تەزاهوراتە ئیجتماعی دەست پێیەکا. ئەوەڵین حرەکەتە منسەجمە محەممەد بن عەبدوڵڵاه کە بەرەو دروستکردن ڕەوایەتێکی متحید ئەچێت، ئەویش بە خروج مسلمین لە شارە مەککە و شعار و پێشچوونە بەرەو خانەی کەعبە بۆ شکاندنە تەمام بوتەکانە ناوە کەعبە بوو. یەک خوا مەوجودە. تەواوە ئینسانەکان و عەرەب ئێشێ باوەڕی بە یەک خوا بوێت، ئەویش ئەڵڵاس. لات و مەنا و هوبەل و عوزا و تەواوە ئەوانە ئێشێ نابود بوێ تا ئەم جامعەیە منشەق بووگە، تا ئەم قەبایل و عەشایرە منشەق بووگە کە لە هیچ پەیکەرەیەکا یەکتری ناگرنۆ لە حەولێ یەکێتی خودای یەگانە کۆبنۆ واعتەسموا بحبل الله جەمیعا ولا تفرقوا. ئەمە داستانە کەس. لەذا ئەگەر ئیسلام شمشێر ئەوەشێنێ، مەسیحیەت شمشێر ئەوەشێنێ، لەبەر ئەوەی یەک ڕەوایەت بتوانێ و یەک داستان و یەک چیرۆک بتوانێ ئیتحادێکی عەزیم لە مەجموعەیەکی گوستەردە و پانتاییەکی عەزیمی بەشەریە دروست بکات. هەر ئەم کارە نظام سەرمایەداری ئەیکا، دینە جەدیدە نێئۆلیبرالیزم ئەیکا، کردوویەتی خۆ ڕەوایەتە مەسیحیەت، ڕەوایەتە ئیسلام، ڕەوایەتە ئەو کەلان ڕەوایەتانە، ئەو کەلان چیرۆکانەی کە ئیستە بەناوە نەغد لە دەورانە مۆدرنا، بەناوە عەسرە خوێنڕێژی و عەسر تاریخی ناویان ئەوەن، هەمان کار و هەمان پرۆسە ئەدیانە جەدیدە مەحسوڵە دەورانە مۆدرنیتەیش ئەیکەن. لیبرالیزم ئیعلامی کرد تەنیا ڕەوایەتە واقعی دنیا ڕەوایەتە لیبرالیزمە کە ها بەدەسە ئێمەوە، و ئەم ڕەوایەتە لیبرالیزمە هیچ ڕەوایەتێکی تر قبوڵ ناکا، و ئەوە بوو تۆ ئەوێنیت بلۆکە غەرب و شەرق دروست ئەوێ لە بەرامبەر یەکتریە. تۆ ئەوێنی لەگرا تاریخێک لە قەڕنە بیستۆمت هەست لە تەلاقی و شەڕ نێوانە سێ کەلان ڕەوایەتە: لیبرالیزم و سەرمایەداری، مارکسیزم و کۆمۆنیزم و سۆسیالیزم و نازیسم. ئەمانە ئەدەن لە یەکتری. دوو مەفهوم، دوو چمک کە تێتە دەرۆ، ناگەهان دوای ڕۆخانە بلۆکە شەرق اتحاد جەماهیر شەوروی دوو چمک ئەوێ بە باو، دوو چمک ئەوێ بە شیکترین چمکە دنیای ئەمڕۆ. ئەو دوو چمکە چییە؟ چمکە تۆلەرانس و پلۆرالیزم. دوو چمکە تۆلەرانس و پلۆرالیزم ئەبێ بە ئەرزش. تۆ ئەچیتە ناوە سازمان و دەستگاهە ئەرزشیە ڕەوایەتە غاڵب و فاتح بەناوە نێئۆلیبرالیزم. مافە مرۆڤ تۆلەرانس و پلۆرالیزم. ئەم تۆلەرانس و پلۆرالیزمە لە حیتە و حەوزەی عمومیە دەسەڵات، قودرەتێکی گوستەردە کار ناکە. دەسەڵات سیستەمە سیاسی و اقتصادی کەما فی السابق لەسەر ڕەوایەتە خۆیان بە ئیقتیدارەوە سیاگن و مەجال نادەن کەسێک لەم وەسەتە بێت کار کرد چوارچێوە سیستەمیان بڕۆخێنێ. لە دوو چەمکە تۆلەرانس و پلۆرالیزم لەکوێ ئستفادە ئەکرێ؟
لە حەول تەشکیل نەبوون ڕەوایەتێکی گەورەترە کە بتوانێت ڕەوایەت لیبراڵی بخەسێنێ. خب تۆ ئێشێ چی بکە ئێستا تحت ناو تەنەوع، تحت ناو تەفەکر ئازادی، ئازادەیە بەیان و بیرۆکە، تۆ بێ چی بکەی؟ تۆ جامعەیەکیش کە ڕەوایات بچووکی نییە ڕەوایات بچووکی بۆ دروستکەی و ناوی ئەمە بنێ چی؟ پلورالیزم. و ئەمە چۆنە؟ تۆ ناگەهان ئەوێنی فمینیزم سەردەرتێری، تۆ ناگەهان ئەوێنیت گرایشات جنسی سەردەرتێری، قوربانی پەیاکەن، تۆ ناگەهان ئەوێنی شتێک بە ناوی جامعەی مەدەنی سەردەرتێری، تۆ ناگەهان ئەوێنی مەسئلەیە بە ناوی تەبعیز بەرجەستە ئەوێتۆ. ئەمە کێ ئەیکا؟ بوو کریاگە ئەمە قودرەتی وا لە شوێنە، ئەمە پیشڕەفتی وا لە شوێنە، ئەمە ئەوەسە وا ئەمریکای کردگە بە ئەمریکا، بریتانیای کردگە بە بریتانیا. نه چی بریتانیای کردگە بە بریتانیا؟ چی ئەمریکای کردگە بە ئەمریکا؟ یەک چیرۆک کە دنیا باوەڕی پێکردگە، چ لە بەشە سیاسی چ لە بەشە اقتصادی، ئەم چیرۆکە مەوردە پەسەند تەواو مەردم واقع بووکە، یعنی وایان پێکردگە یەک ڕەوایەت مەوجودە، پایانە تاریخ، تەواوبوونە تاریخ، کەسێکی تر ناتوانێت ڕەوایەتی تر بێرێت، ناتوانێ. تەوەجۆکەن لە گراسە کە تۆ ئەوێنیت ئوسوولەن ئەمە لیبرالیزم و کۆمۆنیزم و سۆسیالیزم بوو لەگەڵ فاشیزمە لەگەڵ نازیسمە دایان لە یەکتری 250 ملیۆن ئینسانیان بردەناوە کامە مەرگ بارترین تەقابڵ تاریخی ئەدیان لەگەڵ یەکتریە. بۆ لەبەر ئەوەی ڕەوایەتە خۆیان بسەلمێنن. جا ئێستا ئەوەی کە تێت ئینتقادەکە ژێ ئەڵڵا خوێن ڕێژ بوو، یەهوە خوێن ڕێژ بوو، گاد خوێن ڕێژ بوو، حاڵی نەبووگە لەم دنیا نافەهمێ چون لیبرالیزم لەوان خوێن ڕێژترە. بۆ براکەم تۆ ناکرێت ملەتێ متحد بکەی ئەگەر ئەم ملەتە یەک ڕەوایەتی نەوێت. جا کارمەندان نظامە سوڵتە، نەوکەران ئەربابان هاتن لە کوردەوارە ئێمە وتیان ئێمەی کورد تۆلەرانسمان بووگە، ئێمەی کورد پلورالیزممان هەست. کاکە پلورالیزم لە زندگی ئیجتیماعیە شتێکی قەشەنگە، بەڵام یەک ڕەوایەت بۆ مەردەمە کوردیان نەهێشت، نەیانهێشت. ئەو ڕەوایەتە کامە ڕەوایەت بوو؟ ڕەوایەتە کوردیەت بوو، ڕەوایەتە کوردیەت بوو. تۆ بۆیە مەسەڵەن لا ئەکەنەوە بە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆی ژن پەیمانە حەیدەری تۆ کەسە قبوڵ نییە، تەبیعەتەن کەسم قبوڵ نییە. یەک ڕەوایەتە کوردیەت مەوجودە، یەک ڕەوایەت. خدا یەکێکە، ئەڵڵا حاڵیتە، نە لات نە مەنا نە هوبەل نە عوزا، بە درێژایە بەر لە ئیسلام و زوهورە محەممەدە پێغەمبەرە ئیسلام. خەڵکە عەرەبستان منشەق بوو، جگی بوو، هەر کەسێک گیای بایەرێکی ڕێسا. یەک ڕەوایەت. بۆیە تۆ من ئستدلالم کرد بەوەی کە پێغەمبەر نەیوت ئەبوو جەهل پیاخاسە، نەیوت سەرانە مشرکە مەککە پیاخاسن. من بۆ بەحسە دین ئیسلامەکەم چون دینێکە کە مردمە ئێمە ڕەوایەتەکەی ئەزانن. ناتوانم بچم لە مەسیحیەت مثال بێرم، چون مردم تەکە ئەم دینە ئاشنان. نەیوت کە بازرگانانە یەهود کوڕە خاسن، نەیوت، وەتی گشتی فاسدە، گشتی کافرە، ئەوەی ئەڵڵا نەپەرستێ و خودای یەگانە نەپەرستێ و باوەڕی بەم قورعانە نەبێت، موسڵمان نییە، کافرە،
و ئەوەی کە خروج بکا لەمە مولحیدە بۆ تا توانی ڕەوایەت تێدا بنێ. جا ئیسە تۆ تێتە سەرە هەندێک نیشانەهای دین، مەسەڵەن بۆ مردم بەرەو کەعبە نوێژەکە، گشتی موسڵمانان بەرەو کەعبە نوێژەکەن، بۆ گشتی ئێشێ نوێژ بە عەرەبی بخوێنێتەوە. ئەمە قوانینە هۆڤیەتی. تۆ وەختی یەک ڕەوایەتت هاورد، ئەم ڕەوایەتە بە مەجموعەیەکی گوستەردە و سەرزەمینێکی گوستەردە پان کردەوە، ئەو جاردا ئەنیشی نیشانەی بۆ دروست ئەەکەی کە ئەم مردمە ئەحساسە وابەستگی بە یەکتر بکە. ڕیش کە تۆ ڕیشدا ئەنیت گشت کەسێ ئەزانێت تۆ موسڵمانی، کە تۆ ڕوو بە کەعبە نوێژ ئەخوێنی گشت کەسێ ئەزانێت تۆ موسڵمانی، کە تۆ بە عەرەبی نوێژ ئەخوێنی کاورای ئەندونزیایی تەکە کاورای کورد، تەکە کاورایە عەرەبە، تەکە کاورایە ئەمریکایی کە بوو گەسە موسڵمان ئێشێ بە عەرەبی نوێژ بخوێنێت تا یەک هۆڤیەتی بوێت، هۆڤیەتە ئیسلامی. تۆ ناتوانی بیت بۆ خۆت ڕەوایات بێری، بۆیە لە ئیسلامە بدعەت مەمنوعە، بدعەت بێری تیکە تیکاکەن. مەسەڵەن بۆ سەلەفیگەری، بۆ ئیخوانیگەری، بۆ تەمامە ئەمانە وەختە خۆی بدعەت بوون، چون هیچ کام لەمانە ناتوانن ڕەوایەتە کەلانە ئیسلامی بووەنە بەرەوە، هیچ انشقاقیان لە دین ئیسلام دروست کرد. لەذا تۆ ئەوێنی کاورایە تەرەفدارە ئیبن تەیمیە، کاورایە سەلەفیە مەکتەبیە، ئەمانە ناتوانن تەواو جەهانە ئیسلام کۆکەن و ژێرە پەرچەمە خۆیان. ئەمانە چیان کردەگە؟ ئەمانە دەستکردەکانە نظامە سوڵتەن کە هاتگن ئەم قودرەتە کەلان ڕەوایەتە ئیسلامە تیکە تیکەیکەن، وەکو کرمێکە ئەکەوێتە ناوت دارێ قڕۆڕیەکە. ئێمە ئەسڵەن کارمان بەمە نییە کە ئیسلام ڕەوایەتێکی مقدسە لە ئاسمان گۆ هاتکە نەهاتگە. ئەو ڕەوایەتەی کە عموم مسلمین باوەڕیان پێ بوو، دروست بوو، غەڵەت بوو، باش بوو، خراپ بوو، نە، ئەو ڕەوایەتە یەک قودرەتی بوو. قودرەتەکە ئەوە بوو مەجموعەیەکی عەزیمی ئینسانی ملیۆنها نەفەری بە ملیۆنها کیلۆمەترە مرەبع جوغرافیای بە یەک وەسڵ کردو. دەئیستە بچۆ لە دنیای ئیسلامە هەر کەسێ گیای بایرێکە ڕێسی بۆ خۆی، هەر کەسێ، یەکێ سەلەفیە، یەکێ مەخرەجیە، یەکێ تەرەفدارە تەریقەتە، یەکێ قادریە، یەکێ نەقشبەندیە. ئیستە تۆ لەگرا ئەفەهمی بۆ شیعەگەری جوولەکەی ئانووسی دروسیەکەن، جوولەکەیە کە ئەو نەشیعە، یعنی ڕەوایەتە ئیسلام منحرف ئەکەن، لەسەر کۆڵەکەی ئیسلام ڕەوایەتی تر تعریفەکەنەوە، چون ئەمانە گەرەکیانە کە لەن ڕەوایەتی تر دروستکەن لەسەر ڕەوایەتە ئیسلام جاتێن شاخەی شیعەی لێدەن. ئەمە ئیمڕۆ جوولەکە ئانووسیەکان بەناوە ئاغازە ئیمپراتوریەتە ئێرانی و ئەحیای ئیمپراتوریەتە ئێرانی ناویەوەن سەفەویە کە تەلفیقێکە لە تەمام ئەدیان. وەحدانیەتە خواوا لە ژێرە سوعالە، ختمیەتە پێغەمبەر ئیسلاما لە ژێرە سوعالە. تو ئەوێنی لەگرا خوداکان و ئیلاهەهای جۆرا و جۆر زوهورەکە. ئیمامی زەمان کە وەختە خۆی کە فەساد دێت و ئەم دنیا فەساد ئەیگرێتێ منجی. ئیمامی ئەوەڵ، ئیمامی دووەم، ئیمامی سێوەم، 12 ئیمام کە هەر کام لەمانە کارکردە خۆیان هەست. قبورە ئەمانە هەر کام متەخەسس و ئومورێکە. تەوەجۆکەن ئەم ڕەوایەتە شیعە ناگەهان ئەتوانێم شقێکی گەورە بخاتە ناو جەهان ئیسلام. وەلذا تۆ ئەوێنی ئیمپراتوریەتە سەفەوی هیچ وەخت لە تەرەفە ئیمپراتوریەتە عوسمانی پاک ناوێتەوە، چون ئیمپراتوریەتە عوسمانیش ڕەوایەتە جوولەکەس کە ئەیدانە ئیسلام. لەگراسە ئیتحاد جەهانە ئیسلام بە درۆ، بەڕاست، بەخاس، بەخراو نابوود ئەوێ، چون ڕەوایەتە ئیسلام ڕەوایەتێک بوتوانی مەجموعەیەکی گەورەی بەشەری متحیدکە.
کورد سوالەکە ئیسلام هیچ کەڵکێکی بۆ کورد نەبوو. کورد سوالەکە هیچ دینی هیچ کەڵکێکی بۆ کورد نەبوو. تۆ ئمڕۆ کۆمەلگایەک ئەوێنی گیژە نافەهمێ. ئێژێ مۆدێڕنیتەس، تۆلەرانسمان هەست، پلورالیزممان هەست. ئەوێنی کاورای کورد هەڵقونکە و داقونکە ئەکایژی چی؟ ئێژێ ئێمە ئیزەدیمان هەست، ئێمە جوولەکەمان بووگە، ئێمە ئەرمەنیمان هەست. کاکی جان تۆ یەک کارە نەکردگە، ئەویش ئەمەسە دروسە ئێمە تەمامە ئەمانمانە بوو، موسڵمانمان بوو، جوولەکەمان بوو، ئەرمەنیمان بوو، بوداییمان بوو، یزیدیمان بوو، یارستانیمان هەز، دەراوێشە تەرایقە مختلفمان هەز، ئیسلاممان دروست ئەمانمانە بوو. ئەمما یەک ڕەوایەت گشتمانی کۆ کردووە. ئەو ڕەوایەتە چ بوو؟ ڕەوایەتە کوردیەت بوو. کوردیەت مەتن بوو؟ نە، کوردیەت نەریت بوو. نەریت تەبەلوریافتەیە، تەمریناتە بەزەیە کوردی بوو، تەمریناتە بەزەیە کوردی. لذا تۆ ئەوێنی ئەوەی کە گشتی لە ژێری یەکتریەوە کۆ ئەکاتۆ ڕەوایەتە کوردیەتە. ئەم ڕەوایەتە کوردیەتە تەبدیل بووگە بە نەریت ئاداب، ڕەفتار، کە شکڵ، کە قەوارە، کە چهرەی تەجەسم پەیدا کردو لە خوو، ڕەفتار، عادات، هەڵسوکەوت و ڕەفتارە ئینسانە کوردیە. بعد تۆ لە کناری ئەمە ئەو جار کەنان ڕەوایەتەکان لەم کوردەوارە شەڕ ناکەن، چون کوردیەت بەسەر گشتی و حاکمە، چون کوردیەت بەسەر گشتی و حاکمە. خۆ ئیسا چه اتفاقی کەوتگە؟ ئیستا ئێمە وایە کوێە هیچ کەسێک کە ئێژێ من کوردم بۆ کورد هاتکم کارێ بکەم ڕەوایەتی کوردی پێ نییە، پێ نییە ناهێژێ کورد کێس. لذا ئەچی چیەکە؟ ئەچێت دەست ئەوەسێ بە ڕەوایەتە کوێ؟ لیبرالیزم. دەست ئەوەسێ بە ڕەوایەتێکی ئیسلامیزم. دەست ئەوەسێ بە ڕەوایەتێکی کۆمۆنیزم. ڕەوایەت دیگەران کە لە جامعەیە ئێمە ئەسڵەن ئیتحاد دروست ناکە. تۆ دەست ئەوەی تحت ناوە خودای ئیسلام بە ڕەوایەتە ئیبن تەیمیە مەردمە ئێمەیەک کە ڕەوایەتە ئیسلامیان قبوڵ کردگە بێریتە ژێری چەتر خوات نایێت. یەکێ تەریقەتیە، یەکێ شیعەس، یەکێ مەخرەجیە، یەکێ مەکتەبیە، یەکێ شافعیە. کەس نایێت. تۆ قەبارە بچووکەی حەج وەزل ناوی. تۆ ئەوێنی تەریقەتەکانی شوانە، شێخەکە هیچ وەخت نەیتوانی کە قەبارە بتەرەکێنی، ناتوانی، مەحدود. ئەو نەک قادریە هەسی، ئەو نیش نەقشبەندیە هەسی و قەبارە ناتەرەکێن. لە کناری وا مەجموعەیەکی عەزیمی کوردی شەست باوەڕی بە شیوخ و قوبور و مەشایخ خۆمانە هەر نییە. تو ئەوێنی کاورایەتێت سوارە بە ڕەوایەت مارکسیزمەوێ. بعد تەمامە ئەمانە لە مارکسیزمە ئەونە بدعەت. تو کۆمەڵات هەست، کۆمەڵە ئەوێت تۆ حیزب کۆمونیستە ئێران ناگەهان کۆمەڵەیە کۆمونیزمە کارگەریتێ گشتیانەون و بدعەتە لە مارکسیزم. لذا مارکسیزم لە ڕەوایەتە مارکس دەرتێ ئەبێ بە ڕەوایەتە ماۆ، ڕەوایەتە لێنین، ڕەوایەتە ترۆتۆسکی و ڕەوایەت هایە مختلفێک کە تێ ئەو جار پەیکەرەیە مارکسیزم منشق ئەوێت. پۆلپۆتی لێتێتە دەرەوە، ئەنوەر خۆجەی لێتێتە دەرەوە، چاوچەسکۆی لێتێتە دەرەوە، مەنسوورە حکمت لە ناوچەیەکی قەتیسکردی هەگا لێتێتە دەرەوە. تۆجۆکەی لەزا تۆ ئالەگرا ئەوێنیت اتحاد حول محورێک دروست ناوێت. کورد هاوار ئەکا ئەژێ کاکە ماڵە کوردی ڕێخەن، ئەزانی بۆ ماڵی کورد ڕێ ناخەن کاکەی کوردم، چون هیچ کەس لەگرا بۆ کورد و ڕەوایەتە کوردی شەڕ ناکا. کاوران مارکسیستە
لێودا ئەوێتە ڕەوایەتە سۆشیال دموکراسی. سۆشیال دموکراسیەکەی چه شکلیە معلوم نییە. کاورا ڕەوایەتی دموکراسی لیبرالیزمە، نە ئەی ناسێ نە قسەیەکی هەز نە ئەتوانێت دەرم موردە قسەیە بکە. کاورا ڕەوایەتی ئیسلامیزمە، بەڵام لە ئیسلامیەتیشە نە پێغەمبەرە نە ئەتوانێت ئیمامی زەمان زوهور بدان، نە ئەتوانێت تەشەیوع دروستکە، ناتوانێت. لذا ئەمانە گشتیان مەجموعەهایەکی دروست بووگن، گەرەکیانە منتەسەب بوون بە ڕەوایەتێ دار و دەسەیە جەریانێ جناحێ دروستکەن. ئەمانە هیچ کامیان کورد نیەن، بۆیە ئەمانە هیچ وەخت ناتوانن متحید بوون. ئەمانە لەکوێ متحید ئەون؟ لەسەر خوانە نعمەت و سفرە. لەو جێگەی وا $100,000 هات کە ئەوەی $100,000کە ئەدا ئێژێ ئەگەر ئێوە لە بینی خۆتان ڕێنەکەون $100,000کە نادەم. تو ئێشێ ڕێ بکەوی چلی بەی بە ئەم و بیسی بەی بە ئەو سی بخەیتە گیفانە خوات تا بتوانی $100,000کە بگری. ئەوەی لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و هەس نە دەوڵەتە کە بێژی سوارە بە ڕەوایەتە کەلانە جیهانیە، هیچێکیشی بۆ عەرزەکردن نییە، نە فۆرمۆڵە ئیقتسادی هەس نە کەسانێکی هەز کە وەزن بن لەم ڕەوایەتە. مەسەڵەن تۆ لە ئیسلامە ئەوێنی ئێمە موفتیە گەورەمان هەز لە ناوە کووردا، ئەسمان صاحبی ڕەئی و صاحبی فتواس و هەر لە قەدیمی شەو قەڵەم بەدەستمان بووگە. بەڵام تۆ لە ڕەوایەتی لیبرالیە ناوێنی دانەیەک کورد بەناوە عالەمە لیبرالیزم بێتە دەرەوە، بێژی من لەم دنیا ئەم خەتمە هەز وە خەتە خۆی تعریف کاتەوە نەمەوجودە. ئەمانە کێن مشتێ چڵکاو خوارن لەم گۆشە هاتکن سوارە مەردمە کورد بوون، جاتێن بۆ تۆ پڕالیزم دروست ئەکەن. ئەوە بەڕاستی ئەوە بخاتری و ئێمە فرەخاسوگین. نا براکەم، ئەگەر جاران ئێمە جوولەکە کوژی، مەسیحی کوژی، یارەسان کوژی نەمان ئەکرد بە سوورەتە گوستەردە پاکسازیە دەرونی خۆمان نەکرد، لەبەر خاتری ئەوەی تەواوە ڕەوایەت هایە کە هاتە ئەم کوردەوارە ئێمە بوو بە ڕەوایەتە حەواشیە کوردیەت. توجه بکە بوو بە ڕەوابەتە حەواشی بەرمەتنە کوردیەت. لذا ئینسانە کوردی ئەو جۆرەی کە ئیسلامی دەرکە کرد ئینسانە عەرەبستانی دەرکی نەکرد، چون ئەم ئیسلامەی دابوو لە ڕەوایەتە کوردیەتە خۆی، دابووی لە ڕەوایەتە کوردیەتە خۆی. خۆ چی باعث بوو قەتڵ عام و پاکسازی نەوێت؟ کوردیەت باعثە ئەوە بوو. یەک چیرۆکە مشتەرەک بەناوە کوردیەت، و ئەم چیرۆکە مشتەرەکە متەبەلور بوو لە نەریتێک کە تەجەسم پەیدا کردووی ئەخلاقە کوردی، نظام ئەرزشی کوردی بوو بە ناوی بەزەیی. ئەمە لە عەسرە مۆدێرنە لە تەقابڵ و تەکە ئەدیان جديدة مشيايا كرديات لقالب النريت ولا شعوري دربها تايا تبديل بوايا بكلام تئوري وأم داستان كردية لهر مالكا روجي دجار تعريف كرياوا يكي بو يكي نبو روليان سرزمینێ بوو تو ئەم داستانە ئینسانە کوردی و کوردیەتە مەشایە بنووسایە و تعریفە کردایەتەوە، تعریف نەبوو. ئەوانەی کە ئێژن ئالتەرناتیڤ مەوجود نییە بۆ مەوجود نییە، یعنی ئەمانە چیەکەن؟ ئەمانە فرە دموکراتن، ئەتوانین دموکراتتر بێرین. یعنی ئەمانە چیەکەن؟ ئەمانە فرە لیبراڵن، ئەمانە فرە کۆمۆنیستن، ئەمانە حیچی خۆ لە کوردیەتیان پێ نییە، حیچ کاریشیان ئەمەسە کۆمەلگای کوردستان منشق بکەن تا یەک ڕەوایەت لە کوردیەت نەمێنێ. لەذا پەیمانە حەیدەری من ئەکرێ نەهی ئەکرێ لەوەی کە حەملە بکا بە قازی محەممەد، لەوەی کە حەملە بکا بە قاسملوو، لەوەی کە حەملە بکا بە مەلا مستەفای بارزانی. ئەمانە حیچ کامیان ڕەوایەتە کوردیەت نیەن، حیچ کامیان نیەن. و ئەڵبەتە کە بۆ یەکەم جار لە تاریخ کووردا ئەمە ڕاپەڕینی کوردەوارە سەربەخۆز کە ڕەوایەتی کوردیەتی هابەدەسەوە، و ئافکۆرس کە مەجال نادا هیچ کەسێکی تر بێت ئیدعا بکات تحتە ناوێکی تر و کوردایەتی بفرۆشێت و ئێمە دەمی ئەکوتین ئەم کوردە یەک ڕەوایەتی هەست، یەک ڕەوایەت.
نەحیج ڕەوایەتێکی تر ئەو جار تێنە سەرە مەسائلێکی تر مەسائلەکەی تر چییە؟ ئەنچێ کە ئێمەی کورد لەم سەرزەمینە ئەناڵین بەدەستیەوە نابودیە ئێمە تەحتە ناوە کوردە ئەوەی کە ئێمە ئیمڕۆ زریکەمان لێ تێوە بووگە بە منشەء نابودیە ئێمە ئەگە فەقیرین ئێمە ئەگەر دواکەوتگین لە لەحاظە تەکنۆلۆژیۆ ئێمە ئەگەر هێز و باوەڕمان نەماگە ئێمە ئەگەر ئیمان کۆچی کردگە ئێمە ئەگەر دەستگای ئەرزشی و نظامە ئەخلاقی کە سوڵتەی کوردیەتی تیابوو لە دەستمانداگە و تێرنی کە لە دەستی بین ئەگەر ئێمە لە کۆمەلگای خۆمانە دەیان ڕەوایەتی جۆرا و جۆرمان بۆ ئەکەن تەحتە ناوە کۆمەلگایە مەدەنی ئەمانە عاملە نابودی و دەردە ئێمەس ئەمانە نەکە ئێمە خەریکن نابود ئەکەن ئەمانە نەکە بوون ئینسانیە ئێمە وەکو ئینسانە کوردی خەریکن بەرباد ئەدەن دەردە ئێمەیە کورد کوردبوونە کوردیەتە لە کوردیا ژیانکردنە نە مەسئلەیە ئێمە ئەمەسەکە لیبرالیزم سیستەمە اقتصادیەکی موفقە یان سۆسیالیزم سیستەمێکی اقتصادی موفقە دنیا گەلە کۆمەی لە ئێمە کردگە ڕەوایەت کوردیەتە ئێمە قەد عەلەم نەکا ببێ بە کەلان ڕەوایەت کە بوو بە کەلان ڕەوایەت لیبرالیزمە ئەمانە بە ئەرزشەکانی و نظامە ئەرزشی و سۆسیالیزمە ئەمانە بە ئەرزشەکان و نظامە ئەرزشی و بێرێتە خوار و کاکە گیان هەروە کە ئەدیان شەخصیان بوو خوای جۆرا و جۆریان بوو ئیلاهەیان بوو قوربانیان بۆ ئەکریا لیبرالیزمش هەرواسە خودای هەست مانیفێستی هەست کتاوە مقدسی هەست بارەگای مقدسی هەست وخۆی تەحمیل کردگە بە ئەم دنیا و ئەم دنیا خەریکە ڕائەماڵێت نابودی ئەکەن ئەمما کوردیەت داستانێکی هەزاران ساڵەس هەر لە بەدوە دروستبوونە ئێمە و ڕۆژێک کە کورد هاتە منسەی زهورۆ ناسیۆنالیزم یعنی بەرتەریدان نژادێک بەرنەژادێکی تر ناسیۆنالیزم یعنی ئەوەی کە تۆ لە قەرنە جەدیدا تحت ناوە ئەدیانە جەدیدێکە هاوردت سەب ڕەوایەتە لێیاندا حاشیەت لێیاندا ئەو جار تۆ بۆ ئینگلیزیت تۆ بۆ فەڕەنسەویت تۆ بۆچی ئەشێ بچیتە ژێرە دەستەبەندیکردنە نظامە لیبرالی بەناوە دەوڵەت ملەت هاتی ڕەوایەتە ناسیۆنالیزمت دروست کرد ئەما بە سوورەتە تەبیعی کوردیەت فەلسەفەی زندگیە جەهانە زیستە کوردیەت عەزیزم ئەوەی کە تۆ نەتوانی کە بیهۆنی تۆ و ڕاپڕین خەریکە ئەی هۆنی تۆ تەلاش ئەکات سەرمەشقەکان ئەنووسێت تۆ دنیای کوردی ئیدراک ناکەی تۆ نافەرمی ئینسانە کوردی چی شکلی هات کەسە منسەی زوورۆ چۆن بەمانەوتکیانە کورد ناسیۆنالیزم نییە خۆ عەزیزم فەلسەفەی زندگیە جەهانبینیەکە لە دەرک و دەریافتە ئینسانێکا کە لێو دوا ئەبێ بە کورد کە ئەمە ئێمە ئەتوانین لە زەوایای مختلفە بیکەین و وازی بکەین متفاوتەکانیان بۆ ئێمە تێن لەسەر ئەدیان قساکەین بۆ بەحسە چون ڕەوایەتەکەیان مهمە کارکردی کە لە توولە تاریخا بوو گیانە مهمە تۆ بوو مەسەڵەن لا ئەکەی تۆ ئێژی تەمامە فەرق جەدیدێک کە ئەمڕۆ لە ئیسلامە بە عنوانی ئیحیای ئیسلام هاتکن گشتیان دەستکردە دەستگاهای ئەمنیەتی نظامە سوڵتەی جەهانین بۆ چون دقیقاً ئەوانەی یەک شتیان مەوردە هەدەف قەرارداگە اتحادێک کە تەحتە ناوە کەلان ڕەوایەت ئیسلام هات یەک هاوبەستگی یەکێتیە کە دروست بوو لە مەجموعەیەکی عەزیمی ئینسانیە ئەویانە منشەق کرد دەیان تعریفە بدعەتیان دانی موافق ناوێت
هزار پارە بوو پەیکەرە ڕەوایەتە ئیسلام و بەشێک لە چیرۆکە ئیسلام هەل بووە ناوی لیبرالیزم سوسیالیزم کە هێز بەوان بدا کە ئەوان ئیستەبێنە مەیدانەوە ئیمڕۆ ئەمانە تەسبیت بووکن بەسەرە دنیا یەک ڕەوایەت بنیانە نظامە سوڵتەی جەهانی لەبینەوە کەنان ڕەوایەتێکی تر کە تێت تەنیا ڕەوایەتێک کە بەربەستەر ناسیۆنالیزم نەوێسیاگە ڕەوایەتێکە لە حەیاتە کریچەر جانەوەر مەوجودێک کە تەیە ئەزمونە زندگی و لە وجودێک کە پەیدای کرد کوردیەتی دروست کرد ئەم ڕەوایەتە کوردیەتە ڕەوایەتە لیبرالیزمەشکێنێت نابودیەکە ئالترناتیڤە قیامە ڕاپەڕین چییە؟ ئەحیاء کوردیەت و هاوردنەوەی مەتنە کوردیەتە پاکردنە تەمامە نۆکەرانە ڕەوایاتە ترە یەک ڕەوایەت مەوجودە کوردیەت ئەنچێ کە ئەساسە نجات و ڕزگاریە ئینسانە کوردیە ئەحیاء دەوڵەتە نەریتیە کوردیە ئەو جار تۆ ئەتوانیت بۆ ئیدارەیە ئەم سەرزەمینە هەم مەسیرێ بچیت هەم لە تکنیکهای جۆرا و جۆرێک کە ئەتوانێت ئەم مەسیرە مهەیا و ئامادە بکە ئەستفادە بکەیت لەذا ئەمرە ئەوەڵێک کە ئێمە لە گرا تووشی هەین نابودیە ئێمە تەحتە ناوە کوردبوونە ئەم ڕەوا ئێمە حەتا ناوی کوردمان پێوێ بەرەو نابودیە مطلق فەسادە عەزیم لە بین چوونە عەزیم حتمەن ئەوریین و ئەمانوەن و تۆ نازانی داوەکان لەکوێ بۆ دانریاگە لەذا ئێمە تکراریەکەینەوە ڕساڵەت ئێمە ئەمەسەکە ئەم دنیای کوردیە مەورد هجوم واقع بووگەت کۆیکەینەوە و لە بەرامبەرە تەمامە دوشمنیان یا قەت عەڵەمکە و بوێسێت و وجود و دەروونە ئینسانە کوردی ئاگاهکەینەوە و خەبەری بێرین وەک جبهەی خۆمان لە بەرامبەرە ڕەوایەتهای تەحمیل بووگە سەرشانە ئێمە بگرین پس ئالتەرناتیڤ مەوجودە ئالتەرناتیڤ کوردیەتە ئەوانەی تۆ ئەیوێنی کوردیەت نییە ئەوانەی تۆ ئەیوێنی سیستەمێکە عیدەیەکیان دانیاگە بەسەری و نۆکەریە ڕەوایەت لیبرالیزم ئەکەن تەوەجۆ ئەکەن لذا خستنە ئەمانە و وەزیفەیە ئەوەڵە شکاندنە بوتەکان کاکەجا من ئەتانوەمە و تۆ گەرەکتە بە ئەم دنیا حکوومەتکەی تۆ گەرەکتە لەم دنیا ئەم زندگیە تۆ بگەشێتەوە کوردیەت بێتۆ ئێشێ وەکو ئیبراهیم چەکوشەکە بگریتە دەست و بوتەکان بڕۆخێنی ئێشێ وەکو مارش وەکو تەزاهوراتە پەیڕەوانە محەممەد لە شارە مەککە بەرەو کەعبە لە ناوە دڵە مشرکینە هەڵسی و پەلامارە بوتەکانیان بدەی و بیڕۆخێنی ئەمە س قیامێکە ئەتوانێ یەکێتی سەعادەت و کوردیەت بێرێتەوە جەهەن ڕزگار کات جەهەن لە دەستی ئەم کەسافەتانە ڕزگار کات کە ئێمە ڕزگار بووانە تاریخ بووین و لە کوردیەتا سەیرمان ئەکرد لەکەیوە تووشە نەخۆشی بووین لە 300 ساڵە ڕابردوو و بە سوورەتە منسەجم لە 100 ساڵە ڕابردوو ئەمەسە کە تۆ هەرچی ئاشخاڵە تەحتە ناوە ڕەوایاتە دنیای جەدید ئێشێ فڕەی بدەی ئێشێ تفی کەیتۆ و دنیای خۆت بێریتۆ لەسەر ئەژنۆکانە خۆت بوەستی ڕاپەڕین ئەوەڵین ئیقدامە ئەحیای دەوڵەتە کوردیە لێدانە لە تەمام بوتەکان کە بە دوورن لە کوردیەت هەمان
ماهیەت و جەوهەرێکە کە مەوجودێکی ئاوا مەوجودێک کە ناویان نیا ئینسان و ئێمە پێی ئێژین وەختی جەوهەر ئەگرێت وەختی جەوهەر ئەگرێوێتەوە کورد براکەم تۆ بچۆ ئەوەی کە ئیمڕۆ خەڵکی ئەچێ تەحتە ناوە مدیتەیشن و یوگایکە ئەمە تەمریناتێک و کە بوودا هاوردی کەوتی بە تۆ ئەتوانیت لەم دەقیقە لەم لەحزە لە حاڵەتە واقعیا بژیت نە لە حاڵەتە زەهنیتە نە لە حاڵەتە ئارزوو کریانتە نە لە حاڵەتە حەزەویستیتە نە ئەم دەقیقە ئەم دنیا واقعی ئەوێنی واقعی وایتە ناوە ڕەنجەکەیە وەڕەنج بە ڕەسمیەت ئەناسی وەلێ دەرناچی بۆ فرەیە لەم مەردمە ئیمڕۆ لە بەرامبەرە ئێمە ئەوێسێت چون ئەمانە هیچ کامیان واقعی زندگی ناکەن چون ئەمانە گشتیان یەک سری ئارزوویان لەم زهنا هەست وەگەرەکیانە بەر ئەساسە ئەوە خۆیان بخەڵەتێنن مواجه نەون لە ڕەنجە ئەمە ئەچی بۆ کام دەست ئەمە ئەچی بۆ ئەو دەسەی کە کاوران مەشروب ئەخوا بێ ئەوەی هیچ کارێکی کردو بڕاتە ناوی لەزەت ئەمە ئەچێتە ناوە ئەو دەسە کاورا ئەچێتە لەش فرۆشخانە کاورا تێ تەمامی بنەماهای ئەرزشی لەدەست ئەدا لەبەر خاتریوەی بەڕاحەتی بە سێکس بگا چون نای هەوێت پرۆژە و پرۆسەیە عشق ڕۆمانتیک عشق تەیکە یا بە سوورەتە نۆرماڵ بچێت مەسئولیەت بگرێتە ئۆهدە لە دروستکردنە بنیانە خانەوادە تۆجۆکەن ئەمە حکایەتێکە کە ئیتفاق کەوتگە وەڕژیاگە لذا ئەووەڵین ئیقدامێکە ئەکرێت ئەووەڵین ئیقدام قیامە ئینسانە کوردی لە بەرامبەر تەمامە ڕەوایاتێکە و بوتهایەکە کە بۆی دروست کریاگە ئێشێ لێی بداوە بیڕۆخێنێ هەر کەسیش لەم سەرزەمینە کوردەوارە بەجوز ئەم ڕەوایەتەی هەست نەکوردە و نێ لە بازنەی کوردیەتە براکەم تۆ ئیشێ بفەهمی حتا لەم ڕەوایات دنیای لیبرالیە تۆ تندوتیژی تاکوێ نێست تاکوێ سنووری هەست کەسێ ئەمڕۆ پەلامارە دەوڵەتی ایالاتە متحدەی ئەمریکا بە مەردمە ئەمریکا دەست ئاسڵحە ناوە بۆم بە ئەتۆم بەکار ناوات تاکوێ خوشونەت خراوە تاکوێ شەڕ خراوە تۆ دەست بۆ دۆلارە ئەمریکا تۆ دەست بۆ سەروەریە ئەمریکا تۆ دەست بۆ ئەرکان نظام ئەرزشی ایالاتە متحدەی ئەمریکا و نظامە سوڵتەی جەهانی ئەمریکا لە واشنگتۆن و هەواپەیما بۆ هەڵەسێنێ لە تۆرۆبڕۆی ئەفغانستان و لێدەدا بفهمن ئەمە بفهمن یەک ڕەوایەت ئێژن مەوجودە وەلێ دروست ڕەوایەتە کوردیەت تەنیا ڕەوایەتە ئینسانیە کورد ئەو مەوجودەسە کە تەسلیم ناوێت کە ناوێ بە عەبدلەزات کورد ئەو ئینسانە حەقیقیە و واقعیەسە کە جەوهەر ئەگرێ و لە واقعیەتا لە سەفرە قارەمانیا تەکە ڕەنجا ڕوبەڕوو ئەوێ کورد ناچێتە ناوە خەلسە کورد ناچێتە ناوە نەشئە کورد لەزەت لە دوای ڕەنج ئەگرێ وەختی بەسەر ڕەنجێکا فائق ئەوێت ڕەنجی بێوەر ناوێت بەر ئەدات لەزەتە ئینسانە کوردی لە ڕەنجێکە کە معنای ئەکاتۆ بۆیە تۆ ئەوێنی فقط لە ناوە ئەم ئینسانە کوردیەسە غەم مەشروعیەتی هەست تۆ ئەوێنی ئەمە ئەوێنیت تۆ ئەمشەو تەنیاوی جەستەی زەبوونم دیسان سەرباز کرد دڵی پڕهوونم غەم مەشروعیەتی هەست چون غەم بەشێ لە زندگیە ئەم جەهانەسە تۆ ئیشێ بە مەشروعیەت بیناسی تا زەجر نەکێشی تۆ ئیشی لەگەڵ ڕەنجا بچی تۆ ئیشی ئەمیالت وەسوەسەکانت بگریت ئەمەسە کە تۆ ئەوێنیت لە ناو جەهانە کوردیە
ئینسانە کوردی تەزاهوراتە عەزیم ئەکا لە مۆقەی غەما لە وەختە کیۆسا و گەورەترین خسرانە ئینسان لە دەستدانە ئینسانێکی ترە کۆسی ئەکەوێ کۆس عالیترین مرتبەتە لە ڕەنجە کە ئینسانە کوردی ئەیکێشێ بۆیە ئەوانەی کە تەحتەناوە کورد قسە ئەکەن و گەرەکیانە ڕەوایاتە ئینحرافیە نظامە سوڵتەی جەهانی بێرن تەواو ئەوانە لە نەزەرە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ خوێنیان مباحە و مەشروعە ئینسانە کوردی بیان تۆپێنێت تا ئەم جامعە دووبارە ڕەوایەتە کوردیەکەی تێتۆ دووبارە ئتحاد تێتۆ و ئەتوانێ ڕزگاری ئەم کۆڕەکورەی زەمینە بکە ئەم جەهانە بکە و لەم ڕەنجە لەم ئسترابە لەم نەخۆشیە لەم فەسادە دەریکە پس ئێمە لەگەڵ دوژمنە دەرەکەفین و لە بەرامبەر یاوێسین و ئیجازە نادەین لە یەک ڕەوایەت واقعی سەدان درۆ دەلەسە دروست بکەن پس ئالتەرناتیڤ مەوجودە ئالتەرناتیڤ کوردیەتە ئەوەڵین حرەکەتێک کە کۆمەلگای کوردەوار ئێشێ بیکات قیام بۆ هاوردن ڕەوایەتێک کە کورد فکر نەکە بێکەسە جە بێکەسی وێم تۆم کردن بە کەس نە بە کەس شیاوی نە بە نیمە کەس دەستداور بێ دەست خوەم کەسداور بێ کەس خوەم ئەمە چییە؟ ئەمە ئتحادە لە ڕەوایەتە ئتحادە لە ڕەوایەت بۆ بێکەسین لەبەرەوەی یەک ڕەوایەتمان نییە لەبەرەوەی باوەڕمان نییە ئێمە چین منشەمان چییە بەرەو کوێ چین چ شکلین ئێمە کورد چ شکلیە کورد کێز تەوەجۆکەن ئێرانیەت ڕەوایەتە شیعە ڕەوایەتە ئەمەسە کە تۆ ئەوێنیت بەردە ئەوەڵیە ئەرکە ئەوەڵیە ئینسانە کوردی قیامە بەر عەلەیهە بوتەکانە ئەو بتانەی کە دروستیان کرد و تۆ ئەمە لە تاریخە لە ڕەوایەتە گەورەکانە ئەوێنیت ئیبراهیم ئەدا لە تەمامە بوتەکانی شکێنی پەیڕەوانە محەممەد تێنە ناوە خیابان و ئەدەن لە تەواوی بوتەکان ئەشکێنن مەسیح بەمەرگ خۆی لەسەر سەلیبا حەقیقی ئەوێتۆ و پەترۆس ئێژێ ئەمە خوا بوو کە جسمیەتی پەیا کرد لەسەر ئەم سەلیبە بۆ خاتر ئەوەی کە کەفارە بدا بەرامبەر بە گوناحە ئەووەڵە ئینسان مرد لەو زەجرە لەو مەرگە مرد تا بتوانێ ئینسان ئیمانی پێبێرێت ڕزگار بوێت لەذا ئەم کارەکە خوددا لە تەجەسوم ئینسانیەتا کردی بوو تەمام بەشەریەت کردی مەسیحیەت فرقەی جوولەکە بوو کودتای جوولەکە بوو بۆ هاوردن ڕەوایەت جەهانی ئەسڵە ئەوەڵە شۆڕشە کوردی قیامە بەر عەلەیهە تەمامە بوتەکانە چون ئێمە وجودمان ئەگزیستە کوردیە لە تەمریناتێک لە ئوسوولێک لە عەقڵێکی کوردی کە دروستمان کرد و لە سلووکێکە لە بەزەییە کوردیا ئەیکەین بەرەو کوردیەت ئەچین ئەم دنیا ڕزگار ئەکا ئەم مەوجودە و ماهیەت ئەگرێ جەوهەر ئەگرێ بە کوردیەت نجات پێیاکە ئەمە سە داستانەکە بۆ لەو بەشەی کوردەوارە ئێمە قیام ناکرێ با بە خەڵگشتی موسەلەحە خۆ بە 24 سەعات کۆیانەکەنەوە لەبەر خاتری ئەوەی ئیرادە و عەقڵ ئینسانە کوردی زایل بووگە فاسد بووگە تۆ
نۆکەرێکی 10 ملیۆنی نظامە جەهانیت بە تەلفیقێ لە دین و ئەدیانە قەدیم و ئەدیانە جەدیدە هاوردەکە دادنیاگە بەسەرم بەردەوە ئیژی ئەمە بەدیلی نییە مردمیش فکرەکە بەدیلی نییە دەسوێتێکە وان نییە ئەنچێکە کە ئینسانە کوردی مجموعەیان بچوو کردو فەلسەفەی کوردیەتیان لەبین برد تەبدیلیان کرد بە هینە نیشانە هاتن لە جغرافیایەکی چکۆلەوتیان کاورایە کە کەوا ئەکاتە بەری پانتۆڵێکی خشتە گوشا ئەکاتە پێی نەفەک گوشا و ئەکاتە پێی ئەمە پێژن کورد دەسماڵێ وەسێت و سەری و ئەمە نیشانە وەکو ڕیش لە ئیسلامە و نیشانەکەیان کردە کوردیەت مەسەڵەن وەسە تۆ بێژی ڕیش یانێ ئیسلام مەسەڵەن تۆ بێژی بەرەو کەعبە سەربەیت و زەوی یانێ ئیسلام وانێ دە ئەخ ئیسلام براکەم یەک دنیا قسەس نگاهە دنیا دینە فەلسەفەی زندگیە تۆ خولاسە کردگەسە لە ڕیش کاورای پاکستانی خولاسەی کردگەسە لەوەی کە حرام یعنی گۆشتی بەراز نەخۆی دزی ئەکا حیزی ئەکا خوێڕی ئەکا هەرچی کارێکە خۆی ڕاحەت کردگە کوردیەت نە هەڵپەڕ کەس عەزیزم تۆ هاتکی چووگی دوژمن هاتکە لەم پانتاییە کوردەوارە لە عەمانەوە تا دەریای ڕەش و تا مەدیتەرانە هاتکە چووگە بەشێ لەم جوغرافیایە گرتگە ئێژێ ئەم جۆرە دەمە قۆپان شەرواڵ پانتۆڵە کە کریاگەسە پێ ئەمە کووردە ئەم شەواڵە کووردە پارچەی فاسۆنی ئینگلیسی ئەیدە وەسا جافر ئەی دوورێ ئەوێتۆ کورد هەر کەسێبی کاتە پێوێتۆ کورد هەر کەسێ لەم دنیا چەپێ ڕیش دابنێ موسڵمانە هەر کەسێ گوڵەنێکی لە گرادانیا یەهودێ دەوانیە براکەم خوانی عەزیزم چون کەلان ڕەوایەتە کوردی ڕەوایات ساختە بووگە جود و کریسیانەتی نابوو دەکا ئەمە سەیان ترسێنێ ئیتحاد لە کوردیەتا دروست ئەوێ و تۆ ئەوێنی وەختێ ئەم مەتن کوردیەم ڕاپەڕینە هاتە بەرۆ ئیتر ڕۆڵەیەکی کورد ناون تەحت ناوە سۆشیال دموکراسی نەوکەر جەلال بوون بیدەن بە گژە مەلامچا ئەم اتفاقە ناکەفێ شمشێرە ئینسانە کوردی لە بەرامبەر دیگەریە کورداویسی ئاوا ئیتحاد دروستەوێ هەرچی فەسادە کۆمەڵگای خۆمانە کۆیەکەینەوە هەرچی تەعاریفم منحرفە کە کریاگە کۆیەکەینەوە و ئەمە ئاغازە قیام شۆڕش شکاندنە دەست و دەروازەکانە جەهەنەمە مەوجودە کاکە ئالتەرناتیڤ مەوجودە دەمێکە مەوجودە وێوە بێخەبەرن دەمێکە مەشیایە کارتان بکردایە و نەتان کردگە لایەوە خۆش